چەند مانگ لە مەرگی عەبدوڵڵا لایدا هەما لەسەر ماڵ ئازیەتبار دایدا شکر ڕۆڵەکەی عەبدوڵڵا کوڕە کوڕێکی وریا و ساق و بەگوڕە جوانە مەرگەکە داخی ساڕێش بوو هەژارە و خەفەت لە دڵگەل دەرچوو شادی کەوتە ماڵ نایان شایانە هاتنە کوڕانە یانەوە یانە هەرچەند ماڵەکە بۆ میوان پەس بوو بەڵام ڕووخۆشی خاوەن ماڵ بەس بوو ئەنجا باسی تر هەموو بوون بەتاڵ باس بوو بە باسی ناونانی مناڵ وەڕاوێژ کەوتن لە درشت و ورد هەر کەس ناوێکی پیشنها دەکرد هەرچێکیانەوت ناوی تازەوزوو عەبدولموتەلیب بەدڵی نەبوو هیچ نەما ناوی شاری و عێلاتی ئەو هەردوو دڵ بوو قیافەی ماتی هەموو سەرساممان بوو بە هیچ لایێ عەبدولموتەلیب سوکنایی نایێ چاویان بڕی بوو گشت لە ناوچاوی بۆ بە هیچ ناوێ دڵنیان ناوی جوابێکی نەبوو بێژگە نازانم ئەیوت بەڕاستی خۆی چم حەیرانم گشتەهلی مەجلس کەوتن کشومات ئیتر نوکەی لە کەسە و ناهات کتوپڕسی مای دوو دڵی گۆڕاو لێویا بە دڵیان ناوی نەبیسراو وا دڵقایم بوو کەس نەیدی بوو قەت وتی وا ناوم نایە موحەممەد زۆریان پێسەر بوو تووڕە و لەسەر خۆ هەموو ڕووی دەمیان تێکرد ئاخر بوو بەڵێ بە مەعنا زۆر جوانە بەڵام نەبووە ناوی وا لە یەمەن تا شام جوابی دانەوە وام بەدڵا هات ئەم کوڕە ناوی بە چاکە داخات عمری موحەممەد گەیە 2-3 ساڵ زوانی پاکەون کرد کەوت لە گڕوگاڵ کەوتە قسە و باز زەینی کریاوە بۆی دەرکەوت باوکی زوو لە دەستداوە جارجار ماتە بوو فکرەی بردەوە لە هەتیمی خۆی بیریە کردەوە لەبەر خۆیەوە ئەیوت ئاخ بریا باوکم نەچوایە وازوو لە دنیا خوزگام زانی بزەی باوک چۆنە تووڕەیی چلۆن نازی چلۆنە جارجاریچ ئەیوت ئاخ تخوادایە چەند خۆش بوو جارێک باوکم بدیایە تخوادایە گیان بۆچی ئاوازوو بابەگیانەکەم جوانە مەرگە بوو دایە بەرە بوو گر لە هەناوی لێ ئەشاردەوە فرمیسکی چاوی ئەیوت ڕۆڵە گیان بەنەنی گیانم منیش هەر وەک تۆ هیچ نازانم ڕازی هەتیویت نازانم چییە حتمەن کاری خوا بێ حکمت نییە خەمی بێ باوکی هەرچەند گران بوو سەرباشقەی هەموو خەم و دەردان بوو بەڵام مەحەبەت دایە لەی ژیری دەری ئەکرد ئەو داخەلە بیری مناڵی هەموو دەوڵەمەند تاشوان هەر کەسێکیان بوو بۆیان بێنێنان خەریکایە بوون لە کوجی و کۆڵان تێر بوون لە کایە ئەنجا بوو چان یا بڵاوە بوون بۆ ژەمەن خواردن یا بە شەو چەرە شەو ڕابواردن یا کۆ ئەبوونەوە بۆ مشاعرە کێ شعری جوانی زۆرتر لەبەرە چونکە میلەتێ نەخۆنەوار بن بەرەو لای شعر و قسەی جوانە چن هەر وەک بەیت و با و باڵورە و حەیران شمشاڵ و بلوێر بە هەوای جوان جوان لە فرە شوێنە لە کوردەواری کە بێبەشما بوون لە خوێندەواری حەیفی ئیسەوا کەوتووە باری کە وەختە ببڕێ شوێن و ئاساری بە هەر حاڵ هەموو مناڵی ناوشار لە ڕووت و هەژار تا دیوە خەندار کەسێکیان هەبوو نازیان بکێشێ بێتە دەمیانە و بۆ دەرد و ئێشێ محەممەد نەبێ بێ کەس و بێ ناز لە دەر و لە ماڵ تەنیا و بێ هاوڕاز خەڵکێ دنیا بێ لە حەسێویانە
بزەیەک بەلاش نایتە لێویانە جوڵە و نوکەیان هەر بۆ دنیایە چاوە چاویانە چی بێتەکایە بۆ مناڵ خۆیان بە حەسا و سۆزی کە خزمەتیان کە ئەکەن دڵسۆزی دنیا دۆست دڵی بۆ کەس ناناڕێ مەگەر بە حەسا و هێز یا ماڵێ قەت لە بەزەیی هیچ ناکا و ناڵێ گەرجارێکی چبا نازی مناڵێ لە بنە و چاوی لە کەس و کارە دڵی لە لای ماڵ یا کاروبارە دەیخۆ محەممەد هەتیوە و بێکەس لە جێ هەموو کەس با پیرێکی هەست ئەویش بڕیاوە هێز لە دەست و پای ئەبێ محەممەد بگاتە فریای زووتریش تەواو ماڵ و میزانی لە ڕێ نەزرەکەی بوو بە قوربانی بۆ پاسای خوێنی ڕۆڵەی نازاری دۆڕاندی هەموو دار و نەداری ناچار محەممەد هەر بە مناڵی هەر لە تەمەنی 5 و 6 ساڵی کەوتە سەرشانی باری ئەسیری بۆ داژیاری خۆی و باپیری پێخاوس ماندوو بە شاخانەوە لە تەک بەرغەلا و بە شوێن ڕانەوە کاتێکیش لەکێو بۆ ماڵ بێتەوە خواخوایە تاوێ بحەسێتەوە لە بیریەچێتەوە درک دەست و پای مانیەتیش هەیە لە باتی لای لای ئاواز سەختە بۆ محەممەد ژیان ئیتر ئەو لەکوێ و کایە و هەڵتیقان سەرەڕای هەموو ڕەنج و فەقیری دڵخۆشە بەڕووی خۆشی باپیری وەختی باپیری لە باوەشیە کرد هەموو خەمێکی لە دڵ دەرەکرد محەممەد بێبەش لە هەموو نازێ کەسێکی نییە بۆی دوێژی ڕازێ باپیرێک پیر و فەقیر شکەبا زامی هەتیوی دڵی ساڕێشکە دڵی چکۆلەی بە ئەو قەوی بوو هەموو تەمێکی لە دڵ ڕەوی بوو ڕۆژێکا ماندوو هاتەوە بۆ ماڵ دەسوپای وردی پڕ لە درک و داڵ یەک ڕاست هەڕای کرد بەرەو لای باوە دەستکاتە ملی مانیەتی لاوە لە باتی بزە و پێشوازی باپیر ئۆخەی و ڕۆڵەی پڕنازی باپیر لە دوور دەنگیشین دڵی کردبێتین چون باشەی زانی مەعنای دەنگیشین چەند مناڵ بەرە و پیری ڕایان کرد وتیان محەممەد خۆ باپیرت مرد دەردی محەممەد دیسان دیویاوە زامی کۆنەونۆ هەموو کولیاوە ماڵچۆڵ و هۆڵکەوت تەم لێ ئەبارێ نەباوک نەدایکێ نەکەس و کارێ محەممەد ماوە و ماڵی کشومات لە دڵیان نەما تروسکەی ئاوات باری پەژارە لە جێ بزەی لێ و خەم لەسەر دڵی بەبەرسایی کێو ئەمجار حاڵی بوو دەردی یەتیمی کولیاوە ناسۆر زامی قەدیمی مناڵێک ماوە بە تاقی تەنیا کەسێک شک نابا لە تەواو دنیا کەوتە بیری ئەو ئاواتە کۆنە ئاخ بیزانیایە بزەی باوک چۆنە ئاخر ئەو هێشتا دنیای نەدی بوو باوکی بە دەردی جوانە مەرگی چوو کەوتەوە بیری مناڵێک بوو ورد ئامینەی دایکی لە باوەشیە کرد ئەی خوا چەند خۆش بوو ساقەبوونەکەی یا جارجارێکیش بەگژا چوونەکەی ئەگەر درکێ بچوایتە پایە یا بڕووکیایە دەستی لەکایە ڕەنگی ئەپەڕی ڕایە کرد بۆ لای سەجار خۆیە کرد بە قوربەن باڵای ئەیگرتە باوەش بە سەد نازەوە بەدوان دل و بەدەم ڕازەوە ئەگەر درک بوو دەریە هاورد
ئەگەر برین بوو دەرمانی ئەکرد مناڵ باوش بوو دایکی لێ سنیا ئەویش جوانە مەرگ دەرچوو لە دنیا ئەوا باوایکی ڕۆیی ئەمماوە چرای ئومێدی تەواو کژیاوە دڵی بوچکە لای کوڵیا و هاتەبان ڕژا فرمێسکی وەک ڕێژنەی باران چاوی هەڵبڕی بەسرینەوە بەبەرە نسکەی گەرمەشینەوە ئەی خوا ئەی خاوەن زەوین و ئاسمان خاوەن شەو و ڕۆژ خاوەن خۆر و مانگ ئەی خوا ئەی خاوەن گیاندار و بێگیان خۆ بەدەست تۆیە مردن و ژیان داخۆم بۆ ئەو نەم خەم بۆ ئەنێری ئەم گشتمەینەتەم بەسەرا تێری ڕۆشنی دنیام بە چاو نەدیبوو بابەی عەزیزم جوانە مەرگە بوو لەبەر هەتیوی و دەردی بێنانی هەر کەوتمە سەر پێ کەوتمە سەپانی ئەو گشتە داخەی لێە کردم کەم ناز و نەوازش دایە گیانەکەم چەند زوو ئەویچت لێ سەندم خوایە بێبەشت کردم لە باوشدایە ئەی خوا هەر تەنیا باواییکم بوو ساڕێشی ئەکرد زانی تازە و زوو ئەوا ئەویچم ئاوادا لە دەست ئەی خوا ئیتر من بێکەسم بێکەس خوایە ناشکری ناکەم بمبەخشە ئەزانم کارت بێعەیبە و لەخشە من چەم لە موڵکی پەرنادیارت کە سەردەربێرم لە ڕازکارت دایکم ڕاستیەوت بە ڕەحمەت خوابێ حتمەن کاری تۆ بێ حکمت نابێ لەسەر مەرگا عەبدولموتەلیب تکاو لاڵەی کرد لە ئەبوتاڵیب ڕوڵەم وا ئەجەڵ هاتە پیراییم وا لەسەر ڕێگەی کۆچی دواییم پاش من محەممەد تەنیا ئەمێنێ بێکەس و بێدەر بێخەمڕەوێنێ نەدایک و نەباوک نەخۆشک نەبرا تەنیا کەوتووە وەک بەرخی تەرا سەرچاوکەی خێڵی بێ ئاوی ئاوات بە مەرگم یەکجار وشکایی داهات دەخیل برازا سفتە جەرگەکەت یادگار برا جوانە مەرگەکەت تەواوی عومری 89 ساڵەی هەر کۆس کەوتن بوو داخی فەی دەرپەی دەستەنی منیت سەرڕای ئەوە هەر نەیهێشت ڕۆژێ بەحەسێنێتەوە ڕۆژێکی نەدی بەوچانەوە دایمە تەقڵە و دە و بەکێوانەوە ئاخ ڕۆڵە هەرچەند دڵی سوتاوی بەم مناڵیە گۆنای ژاکاوی تێتەوە بیرم دڵم وەکوڵ دێ وەختە یەکجاری گڕم تێبەربێ عەبدولموتەلیب بەگریانەوە دەردە دڵی خۆی ئەگەڕانەوە لە پڕ کوڵی دڵوا زۆری هاورد اختیار قسەی لە دەستی دەرکرد وەک مردووی تازە کۆسکەوتوو تنبانی هەڵدا و دەی بەرزەو بوو ئاخ محەممەد گیان ڕۆڵەی هەژارم عەزیزی بێناز کەوتووی نازارم ڕۆڵە بمرم بۆ دڵی خەمبارت بۆ ژینی تاڵی وەک کەکرەی مارت ڕۆڵەی تاقانەی ڕۆڵە جوانەکەم
ئاواتی دڵی عەبەدیانەکەم ڕۆڵەی دایک و باوک بە جوانی مردوو هەر بە مناڵی بەمەینەت پیر بوو ئاخ ڕۆڵە یاخوا کوێراییم دابێ وا نەمتوانی بۆت ببم بە بابێ پیری نەیهێشتم هەوڵێکت بۆ بەم نەمتوانی نانێ وشکیت بۆ جۆرکەم ڕۆڵە گیان وەختێ کە ناوتم مەنیا پێم وابوو تۆ تاقەبی لەم دنیا تاق لە گەورەیی و احترامداری نەک لە فەقیری و بێکەس و کاری وام بە دڵا هات زۆر ناودارەبی ناهات بە دڵمە وا هەژارەبی